ساڵتان لێ بم کاتتان باش بینەرەوەی سەر خۆشەویستەکانم لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی خۆشحاڵم ئێوارەیەکی دیکە لە ئێوارەی سلێمانی دێمە خزمەتی ئێوە و پرۆگرامێکی دیکە جیاواز لەوانی کە و هەروەها بابەتێک کە گرنگە بۆ هەمووان. بەم خۆشە لەگەڵ وەرزی هاویندا کە ئەو بابەتانی گرنگن و هەروەها پێویست بە بەدواددا چوون دەکات بتوانین لەگەڵ میوانە بە ڕێزەکان پێشکەش بە ئێوەیان بکەین. یەکێک لە بابەتە گرنگە زانستیەکانی کە لە هەموو وەرزێکی هاوین و گەرمادا ڕاستە و خۆدێتە پێش چاومان یاخود بیری لێ دەکەینەوە بابەتی خولەکانی فێربوون و تایبەتریشیان خۆلی فێربوونی زمانە و هەروەها لەو دوایانەش دەزانین چەند ساڵی کۆتایی لە ناوچەکەی ئێمەش وەکو تەواوی جیهان زۆر پشت بە بابەتە دیجیتاڵیەکان بەستراوە و هەروەها جەبەجێکردنی کارەکان بە ڕێگەی ئۆنلاین کە ئەمە کۆمەڵە کار ئاسانی خۆی هەیە وەکو هەموو شتێکانی دیکە لە ژیانماندا ڕوویەکی باشی هەیە و ڕوویەکی خراپی هەیە، بەڵام لە هەموو ئەوانە گرنگتر ئەو جۆرە کار ئاسانی و پێشکەشکردنی خزمەت گوزاریەیە کە تاک یاخود فێرخواز ئەو کەسەی مەبەستی دەتوانێت سوودی لێ وەربگرێت. ڕوونتر بۆ پرۆگرامی ئەم ئێوارەیەمان حەز دەکەم بە مامۆستایەکی زۆر تایبەت و زیرەک و لێهاتووی کورتتان بناسێنم کە داهاتوو ڕۆژ یەکێکە لەوانەی کە داهاتوویەکی زۆر ڕۆشنی هەیە و هەر لە سەرەتای دەستپێکردنی و لە دوای بەدەستێنانی بڕوانامەی مامۆسایەتی و تایبەت لە زمانی ئینگلیزیدا دەستپێکی کارەکانی کارێکی زۆر زۆر تایبەتە ئەویشکەکردنەوەی پەیمانگایەکی ئۆنلاینە، پەیمانگای توتڵج بۆ ئەوانەی کە بیستویانە یاخود بەشدار بن تێیدا دەزانن کە زۆر بابەتی وردەکاری و تایبەتمەندی هەیە دەتوان لەم پرۆگرامەوە بیبیستن. بۆ ئەوانەی کە توتڵجیان نەبیستووە ئەم پەیمانگا ئۆنلاینە پێم خۆشە لەگەڵمان بمێنەوە بە وردی گوێبیست ببین لەگەڵ مامۆستا میر. زۆر خۆشحاڵم کە لێرە دەتان بینم. سەرەتا پێش هەموو شتێک پیرۆزباییتان لێ دەکەم و ئێوە چەندە پرۆژەکەتان گەورە ببێ بەردەوام هەر دەکرێت وەکو یەکەمین ڕۆژی پیرۆزباییتان لێ بکرێت. سەرەڕای هەموو بابەتەکان لە ڕووی بیرکردنەوەی بازرگانی و هەروەها دابینکردن و داهێنان و جێبەجێکردن و هەموو ئەوانە ئێمە ڕوویەکی دیکەی گەشت دەبێت ببینین کە مای خۆشحاڵی بێ بۆ ئێمە دەرچوانی زانکۆکانی ئێمە چۆن دەتوانن کارێکی وها جوان و جیاواز و تازە بکەن. بۆیە دەستخۆشی لێ دەکەم سەرکەوتوبی و نمونەشت زۆر بێ ڕکابەریشت زۆر بێ بۆی تۆش زیاتر خۆت تاقیکەیتەوە. بەخێر بێ کاکبیر. سپاس بۆ تۆ. پەیمانگای توتڵج پەیمانگا ئۆنلاینەکە حەز دەکەم بزانم کە بیرۆکەکەی چۆن داهات و کەی بۆ تۆ ئەو دەرفەتە ڕەخسا کە ئەو بیرۆکەیەت جێبەجێ بکەیت. زۆر سپاس بۆ ئێوە بۆ ئەم دەرفەتە. توتڵج بەگشتی پەیمانگایەکی ئۆنلاینە کە بە شێوازێکی زۆر نوێگەرانە و سەردەمیانە خزمەتگوزاری فێربوونی زمانی ئینگلیزی پێشکەش بە فێرخوازانی کوردستانەکە لە ئێستادا و ئینشاڵڵا لە داهاتوویەکی زۆر نزیکیشدا بۆ فێرخوازانی دەروی کوردستان. من سەرەتا ئەگەر خۆم بناسێنم، من مامۆستا میرم، بەڕێوەبەری جێبەجێکاری پەیمانگای توتڵجم و دامەزرێنەری پەیمانگاکەشم. ئێمە کۆمەڵێک فێرخوازی زانکۆ بووین کە لە بەشی زمانی ئینگلیزی ئەمان خوێند بە پێ و ئەزمونەی هەمان بوو لە بواری زمانەکەیە بۆمان دەرکەوت کە کۆمەڵێک کێشەی سەرەکی هەیە بۆ ئەو فێرخوازانەی ئەیانەوێ فێری زمانی دووەم بن لە کوردستان، چ زمانی ئینگلیزی بێ یاخود عەرەبی. کاری ئێمە لەبەروی بە تایبەت لەسەر زمانی ئینگلیزیەکە بوو هەوڵماندا چەند توێژینەوەیەک بکەین بە تایبەت کە گەیشتینە کۆتا با بڵێن ساڵی خوێندنی زانکۆمان هەوڵماندا بەو ئەزمونەی کە وەرمانگرتووە لە زمانەکەدا بزانین نوێترین ڕێگاکانی فێرکردن چییە تاوەکو ئێمە جێبەجێ بکەین. بێگومان پاش توێژینەوە بەدوادا چوون ئێمە کۆمەڵێک ڕێگەی سەردەمیانەمان لەسەر قوتابخانەیەکی باڵی ناوخۆی شاری سلێمانی تاقی کردەوە کە ئەم تاقیکردنەوەش بووە خاڵێکی وەچەرخان و بوو ئەوەی کە ئێمە بیر لەوە بکەینەوە پێویستمان بەوەیە پەیمانگایەکی ئۆنلایندا بمەزرێنین کە ئەم ڕێگە نێو سەردەمیانە پێشکەش بە فێرخوازەکان بکەین. واتە ئێمە سەرەتا وەکو فێرخوازی زانکۆ ئەم تاقیکردنەوەیەمان کرد، ئەم تێستەمان کرد پاشەوەی کە بە داتا سەرکەوتوو بین تێدا. پاش ئەوە چەند ڕاپرسیەکمان کرد لە ناو خەڵکە ڕای نزیکی 2000 کەسمان تەنها بە ڕاپرسی وەرگرت
بە ئینتەرویوکردن 72 کەسمان وەرگرت بۆمان دەرکەوت کە خاڵە نێگەتیڤەکانی فێربوونە کلاسیکی و تەقلیدیەکان چییە و بە چ شێوازێکیش ئێمە هەوڵ بین ئەو بۆشایانەی کە لە فێربوونی زمانەکانە لە کوردستان هەن پڕیان بکەینەوە هەموو ئەو بەدواداچوونەوە ئەو ئەنجامانی کە بۆمان دەرچوو تووتڵجی لێ بەرهەمە سوپاس بخوا ئێمە لە کۆتایی ساڵی 2022ەوە دەستمان بەکارکردن کردووە تاوەکو ئێستا توانیمانە ستافێکی 30 مامۆستای زۆر بە ئەزمون دابنین کە لە ناو دەرەوەی هەرێمی کوردستان لەگەڵمانان و نەک تەنها خۆشمان هەلی کارمان بۆ بەشێکی زۆر لە دەرچوانی زانکۆ تەرخان کردووە و یەک خاڵی تریشکە ئێمە زۆر شانازی پێوەکەین ئەوەیە نزیکی 3 مامۆستامان کە ئێستا وانەمان لەگەڵا ئەڵێنەوە پێشتر فێرخوازی خۆمان بوون ستایلی خۆمان فێرکراون لە ئێستا دایمە کلاسمان پێداون و وەسپاس بخوا توانیمانە نزیکی 900 فێرخوازیشمان هەبێ لە ماوەی ئەو 2 ساڵ کارکردنەدا سەرکەوتوو بندە ساڵ فێرخواز لە لای ئێوە تەمەنێکی دیاریکراوی هەیە بۆ بەشداربوونتان یاخود لە ڕوونتر لە تەمەنی چەند هەتا چەند دەتوانێت ببێتە فێرخواز لە تووتڵەش دروستە خۆی پێشەکی بەڕاستی کاکە دیاری هیچ کاتێ درەنگ نییە بۆ فێربوونی زمان بەڵام بە پێی زانست و ئەو توێژینەوانەی کراوە تاوەکو زووتر دەست پێ بکەی ئەوە ئەگەری فێربوونت زۆر باشترە ئێمە بە بەرچاوڕوونی ئەوە هەوڵمانداوە فێرخواز لە تەمەنی 5 ساڵەوە وەربگرین کامە بەڕاستی لەوانەیە ئالنگاریەک بێ بۆ خۆمان وەکو جۆرێک لە چاڵنج بێ بەڵام هەوڵمان ناوە کە ئێمە بە پێ و ئەزمموی مامۆستاکانمان هەمانە ئەم چاڵنجە قبول بکەین فێرخوازی 5 ساڵ وەرەگرین تاوەکو تەمەنی 17 ساڵ ئەمە بۆ منداڵان و تازە پێگەیشتوانە بۆ تەمەنی گەورەش بە هەمان شێوە سەر و 18 ساڵ هەمانە تا ئەو کاتەیە کەسێک بیوێ خۆی بێ لەر تەمەنێکی گەورەترا بێ کلاسی خۆی وەرەگرێت لە تووتڵج بەڵێ شێوازی جیاکردنەوەی تەمەنەکان هەڵبەتە مەبەست لەوەی شێوازی فێرکردنەکانیشتان جیاوازە هەموو ئەمانەش هەر بە ئۆنلاین دەکرێت شتێک هەیە لە بەرەوەی باسی تەمەنی 5 ساڵت کرد ئێوە تەنها مەبەستان بەس فێرکردنە یاخود بەشێک لە پەروەردەشتان داناوە لەگەڵ سیستمی فێرکارێکەکەتان بێگومان بە دڵنیاییەوە بەڕاستی پەروەردە و فێرکردن دوانەیەکی لێک جیانەکراون ئێمە لەگەڵ فێربوونی زمانەکەدا هەوڵمانداوە پەروەردەیەکی زۆر باشی فێرخوازەکانی خۆشمان بکەین کە ئەگەر کلاسەکەش بە ڕێگەی ئۆنلاین بێ کاتی زۆرمان بۆ تەرخان کردووە چەندێک بەڕاستی داتا کۆکەینەوە لەسەر بابەتە زمانەوانیەکان ئەوەندەش گرنگی بە بابەتی پەروەرداین و هەموو هەر بابەتێکی پەروەردەیش کە بخوێنرێت لە ناو کلاسەکانی ئێمەدا ڕنگدانەوەی بابەتی کللتوری ڕاگررتنی هەستی بەرزینەتەوەتی لای فێرخوازەکان و بێگومان ئەو ئاکارە جوانانەی خێزانی کوردی لەسەر پەروەردە بووە لە ناو کلاسەکاندا بۆ شێوازەوە ناخوێنن بەڵێ مامۆ سامیر ئێوە خۆتان منهەجی دیاریکرا و دادەڕێژنۆک و پەیمانگە یاخود یەکێک لە ستانداردەکانی دیکەیە بەکاری دەهێنەوە زۆرێک لە پەیمانگاکان دەبینین ئێمە کاتێککە دەچی سەردانیان دەکەی بۆ فێربوونیان بە هەر جۆر بێت ڕاستەوخۆ ئەو منهەجت پیشان دەدات کە ئەو بەکاری دێنێت بۆ فێربوون زۆر هەیە لە هێدوەیمان بینیوە و لە ئۆکسفۆرد و زۆر جۆری جاجا هەیە مەبەستم و بزانم ئەو منهەجەی ئێوەش پاڵپشتی کراوە لە یەکێک لە منهەجە نێودەوڵەتەکان یاخود تۆتڵش خۆی دەوێت ڕاستێتە ئاستێکی دیکەوە بۆ وەکو بابەتی منهەج بەڕاستی شتێک هەیە بە زمانی ئینگلیزی پێڵێن controversial واتە قسە و قسەڵۆکی زۆر لەسرە ئەوەی لە دنیای ESL ESL واتە فێربوونی زمانی ئینگلیزی بەگشتی دابەش بوون بۆ دوو جۆر بەشێکی باز لەوە ئەکەن کە ئەم منهەجانی دانراون شتێکی باشە پەیڕەوی بکەی سەیری بکەی بەشەکەی تری لە ئەوانەی لە بواری زمانەوانیان کە تووتڵجیش ئەگرێتەوە باوەڕمان وایە ئەم منهەجانە هەموو کاتێک ئەم کۆرسبووکانی کە دانرێ پێ ناچێ ڕنگدانەوەی ئەو فێرخوازانە بێکایانێ وانە بخوێنن لەبەر ئەوەی لە فێربوونی زمانەکە کە دیاری شتێکمان هەیە پێڵین learning through context فێربوون بە پێی سیاق بە پێی کەشەکە ژینگەکە بەشێکی زۆری ئەو منهەجانی دیاری کراون لەوانەیە بۆ ژینگەیەکی تەواو جیاواز لە فێرخوازی کوردستاندا بێ بۆیە سەیرەکەی پاش ماوەیەک ئەم فێرخوازە کە ئەم بابەتە ئەخوێنێ هەست بە بێزاریەکە هەستەکە خۆی نابینێتەوە تێیدا و بە جۆرێکیش بەڕاستی مامۆستا لە قاڵب ئەدا کە هەستی داهێنەرانە کریتیڤەتی تێیدا زۆر کەمە بێتەوە ئێمە زۆر لەسەر بابەتی منهەج دیراسەمان کرد و سیرمان کردتاوەکو چەندێک سوودمەند بوون و بە پاڵپشتی ئەو ڕاپرسی کە لە سەرەتای دروستبوونی تووتڵەجا کرمان
بڕیارماندا کە ئێمە بەپێی ئەو ئەزمموی هەمانە لە بابەتی زمانەوانە منهەجێکی تایبەت بە خۆمان دیاری بکەین و سوپاس بخواتەوەم لێستەدا بڵێم ئەو مامۆستانی کە لە تووتڵە جوانە ئەڵێنەوە تایبەت بە منهەجی تووتڵج بابەتەکانی خۆیان پێشکەشەکەن و لە ئێستادا کاری لەسەر ئەکرێ بە شێوازی سۆفت کۆپی تەنها بۆ مامۆستایان و فێرخوازانی خۆمان بەردەستە بەڵام تیمەکەمان بە دڵنیاییەوە کار لەسەر بەرەو پێشبردنیەکە کە لە داهاتوویکی نزیکدا هەوڵ ئەدەین بە شێوازی هاردکۆپی کتێبیش بەردەست بێ کە ئەم منهەجە ڕنگدانەوەی تازەترین شێوازەکانی وانە خوێندنە و لە هەمان کاتیشدا بۆ کللتورەکەی خۆمان زۆر ئاشنایە بە فێرخوازان هەست بە غەریبی و ونبوون ناکەن کە ئەمە ژوایان لەیەکە زیاتر چالاک بن لە کاتی وانە خوێندنەکە. ڕاستە سەبارەت بە شێوازی بەشداریکردن لە تووتڵج چۆنە و فەرخواز دەبێت بۆ ماوەی چەندێک بەردەوام بێت بۆ وەرگرتنی کۆرسێکی دیاری کراو و هەروەها شێوازی پارەدان و ئەوانە دەبێت شێوازەکەی بزانم چۆن دەبێت چۆن دەستیان لەگا بە ئێوە بەو جۆرەی کە بەشداریکردنەکە بە کۆکراوەیی دەگاتە ئەوەی فێرخواز دەست پێ بکە بە وانە وەرگرتن. ئێمە وەکەوەی ئاشکرایە تووتڵج فێرگەیەکی ئۆنلاینە ئەمەش مانای ئەوەیە ئەمانەوێت بە زووترین کات هەموو خزمەت گوزاریەکان پێشکەش بە فێرخواز بکەین. ئێمە ئۆفیسی ڕوبەڕوومان هەیە لە شاری سلێمانی بەڵام هەوڵمانداوە هەموو جۆرە پەیوەندیەکمان لەگەڵ فێرخوازەکان کە تەمەنی گەورن یاخود بۆ فێرخوازە مناڵەکانمان کە دایک و باوکیانەکە بە شێوازی ئۆنلاین بێ واتە ئەو فێرخوازانی کە لەگەڵ ئێمەدا کۆرس وەرەگرن بە ڕێگەی ئۆنلاین ناوی خۆیان تۆمارەکەن و پێش ئەوەی بڕۆنە هەر پۆلێکەوە بەپێی با بڵێن ئیتیحادی ئەوروپی چەند ئاستێکی هەیە بۆ دیاریکردنی زمانەکان CEFR پێوترێ Common European Framework ئێمە بەپێی ئەوە ئاستی فێرخوازەکان هەر بە ڕێگەی ئۆنلاین دیاریەکەین و گروپی ئۆنلاینیان بۆ دروست دەکرێ ئەخرێنە پۆلی خۆیانەوە وەکو شێوازی پارەدانیش ئێمە بۆ فێرخوازەکانی خۆمان لە ئێستادا دوو وۆڵەتی زۆر باشمان هەیە کە بە شانازی و دانەیەکیان وۆڵەتێکی خۆماڵیە ئەویش فاسپەیە ئێمە فاسپەی بەکارین لەگەڵ FIB و با بڵێن ئیستیجابەی دایک و باوکە بە ڕێزەکان بۆ ئەم شێوازی وەرگرتنی فێرخوازانە زۆر باش بووە و ئێمە لە هەموو کاتەکانی ساڵیشدا کۆرسمان بەردەستە کە ئەمەش خاڵێکی تری پۆزتیڤی تووتڵجە واتە ئەگەر فێرخوازێک بیەوێ کە ئێستا لە هاوینداین خولی هاوینە وەربگرێ دا نابڕێ ئەگەر بیەوێ لە پاییزا کۆرس وەربگرێ بیەوێ لە با بڵێن بەهاریشدا کۆرس وەربگرێ ئێمە کڵاسی خۆمان هەیە بەڵام خول لە هاوینەکانمان سێ مانگیە خول لە پاییزی و زستان و ئەوەی کە لە بەهاریشدا دەکرێتەوە لە سێوەرزەکەی تردا دوو مانگیە بە ڕەچاوکردنی کاتی قوتابخانەی فێرخوازان بۆ تەمەنی گەورەش ئێمە هەر خولێکمان دوو مانگیەکرێتەوە بەڵام بەگشتی کاتێک کە باس لە وەرگرتنی کۆرسەکەین بەپێی ئەو ریسێرچانی کە کراوە ئەگەر تۆ بتەوێت هەر زمانێک بگەیتە ئاستی ئەوەی لە وڵاتێکی تردا گفتوگۆی پێ بکەی بە ئاسانی بە شێوی کە ژیانی خۆت بەڕێ بکەی تۆ پێویستیت بە 6 مانگ هەیە لەسەر ئەو زمانە بەردەوام بی ئیتر ئایا بە وەرگرتنی کۆرس بێ یاخود بابلین متابعکردنی بەردەوامی ئەو زمانە بێت. بەڵێ تووتڵج تەنها بۆ بابەت یاخود بۆ زمانی ئینگلیزیە یاخود زمانەکانی دیکەشیتیا ئەوترێتەوە و هەروەها بەپێی نەیتڤی ناوچە جیاجیەکانی ئینگلیزی ئەگەر جیاکاری ئەکات چۆن ئەوانە دروستە ئێمە ئەوکو خۆمان لە تووتڵج بەڕاستی لە سەرتاوە کە دەستمان پێکرد وتمان هەر زمانێک دیاری بکەین کە پێویستکە بخوێنرێ پێویستەکە بە کوواڵەتێکی زۆر زۆر بەرز بێ لەبەرەوەی ئەم ڕستەیە هەیە لە زمانی انگلیزیەکە ئاڵێ quality over quantity جۆرێتی لە باتیەوەی چەندێتی بکەین ئێمە زۆر کارمان لەسەر زمانی ئینگلیزیەکە کرد هەموو خاڵە بەهێزەکانیمان تۆمار کرد و سوپاس بخواوە ساڵێک ئەبێ زمانی عەرەبیشمان تێکردووە کە لە ئێستادا دوو زمانی جیاواز لە تووتڵج ئەوترێتەوە لەگەڵ ئەوەش کارمان کردووە کە لەم مانگەوە خولی ئامادەکاری ئایلز بە هەمان کوواڵەتی ئینگلیزی و عەرەبی کە پێی ناسراوین خولی ئایلسیش بکەینەوە و لە داهاتوویەکی نزیکیشدا کۆرسی زمانی ئەڵمانی و زمانە جیانەکانی تریش بەردەستە بێت. بەڵێ زۆر جار لە ناوخۆی خۆماندا بە هەندێک مامەڵەی بۆ نمونە هاوسەرگیری بێت وەرگرتنی
با بڵین هەر مامەڵەیەک بێ لە وڵاتانی دیکە دەبینین پێویستی بە فێربوون و گفتوگۆکردنە بە زمانی ئەو وڵاتە تایبەترینی وڵاتی ئەڵمانیا دەبینین و هەموو وڵاتەکانی دیکە بەڵام بۆیە وڵاتی ئەڵمانیا بەناوشان دێنەوە ڕەنگە بۆ خەڵکی ئێمە ئەوەی دەیویستین قورسترینیان بێ بە تەواوی جیاوازی شێوازی وتن و شەکانیان کارکردنتان بۆ ئەم جۆرە کەسانە ئەوانەی مامەڵەی هاوسەرگیریان هەیە ئەوانەی مامەڵەی گواستنەوەی ماڵ و ڕەگەزنامەیان هەیە لەگەڵ ئەمانە چۆنا پەیوەندیتان هەیە یاخود فێرخواستان هەیە بۆ ئاسانکاری ئەوان دروستە ئێمە وەکو خۆمان هەر فێرخوازێک کە بیاوێ کۆرس لای ئێمە وەربگرێ ئەوەی دڵنیا ئەکەینەوە کە تۆ بۆ هەر مەبەستێکی دیاریکراو بتەوێت ئەگەر بۆ لێستەیە کە ناسراو بە ڤیزەی هاوسەرگیری یاخود کارکردن یاخود تەنانەت ئایلسیش تۆ پێویستیت بەوەیە بنچینەی زمانەکە کە پێی دەڵێن فاوندیشن بێ بناغەکەی لەبەردەستا بێ ئێمە بۆ ئەو مەبەستە کۆرسی گفتوگۆکردن پێشکەش بە فێرخوازەکانی خۆمانەکەین کە سوودێکی زۆریان لێبینیوە و بۆشیان ڕوونەکەینەوە لە ناو ئەم تاقیکردنەوەیدا ئێوە چی ئەخوێنن بۆ نمونە ئەگەر ئێمە باز لە با بڵێن ڤیزەی هاوسەرگیری بکەین ئەوان پێویستیان بە ئاستی ئەیەک بۆ ئەیتووە بۆ دەرچوون کەوا بێ ئەم فێرخوازە ئەگەر کۆرسێکی گفتوگۆکردنی چڕوپڕ بە کواڵەتێکی بەرز بخوێنێ زۆر بە ئاسانی ئەتوانێ سەرکەوتن بەدەست بهێنێ لەو بابەتەدا بۆیە من بەڕاستی ئامۆژگاریکیشم بۆ فێرخوازان ئەوەیە کە کاتێک تۆ ئەتەوێ بۆ ئەو مەبەستەی ئەتەوێ کۆرسێک وەربگری با لە سەرەتادا هۆشت دیان تەرکیزت لای فێربوونی زمانەکە بێ بە باشی چونکە تۆ کە فێری زمانەکە بووی و توانیت گفتوگۆی پێ بکەی ئەوە بە ئاسانی ئەتوانی تاقیکردنەوەکەش وەڵام بدەیتەوە چکۆ لە کۆتاییدا ئەوان تەنها ئەیانەوێ بزانن کە تۆ چەندێک لەسەر زمانەکە ئەزانی ئیتر بابەتی سپێڵینگ بێ گرامەر بێ یاخود بابەتە زمانەوانی جیاوازەکانی تر بەڵێ ئامانج لە بیرۆکەی ئۆنلاین بە کۆی گشتی دەزانین ڕەنگە زۆرترینی ئەو بێ کە ڕێگا کورتەکاتەوە بەڵام بۆ ئێوە وەک ئەوەی کە وانە دەڵێنەوە وەک ئەوەی کە ئێوە جێبەجێکار و خاوەنددارێتی ئەو پەیمانگە ئۆنلاینە دەکەن جیاوازەکە بۆ ئێوە لە چیدایە کار ئاسانیە یاخود وردەکاری و زەحمەتێکی زیاترە وەک لەوەی کە پەیمانگایەکی واقعیت هەبێ و لە نێو باڵەخانەیەک دابیت و ڕۆژانە چونکە من هەمیشە ئەو پرسیارانە دەبیستم بابەتی ئۆنلاین ئێمە زیاتر تەنها لە ڕووی فێرخوازەوە ئەپرسین و ئێمە چۆنە من ئەمێ فێر بم لە ماڵی خۆمەوە و کاتدا بەشەکەم بەڵام ئایا بۆ ئێوە ڕۆکەی تری بۆ ئەوانی کە کار ئەەکەن بە ئۆنلاین قورسەکانی چییە یاخود ئاسانکاریەکانی چییە؟ خۆی بەڕاستی بێگومان هەر کارێک کە بتێبیکی هەر بنووسێک بێ خاڵی ئەرێنی نەرێنی هەیە و هەنێک خاڵی زۆر جەوهری باشیە و هەنێ جاریش دەبێتە هۆی کێشە بۆت ئێمە وەکو خۆمان لە تووتڵج سواز و خواوەنی توانی بێتمان بە شێوازێکی زۆر مۆدرنانە بابەتەکانی خۆمان پێشکەشکەین بە فێرخوازان لە ڕێگەی ئۆنلاینەوە بەڵام بێگومان ئەوی شەر قورسی خۆی هەیە یەکێک لە بابەتەکان ئەوەیە کە تۆ کۆمەڵێک مامۆستای جیاواز لە بەردەستایە بە بەردەوامی پێویستە ئاگاداری ئەو پۆلە ئۆنلاینانەبی کە بۆیان دروستەکەی و پێویستەکە کواڵەتیت بپارێزی کە ئەمە خاڵێکە ئێمە وای کردووە تووتڵج خول لە دوای خول ساڵ لە دوای ساڵ زیاتر پێی گەورە بێ سوپاس بخواوە فێرخوازی زیابکە و بابەتێکی تریش ئەوەیە کاتێکت ئەوێت تاوەکو بەشێک لە خێزانەکان فێری ڕێگاکانی وانە خوێندن بکەیت لەبەر ئەوەی بانێ نەمانەوێت بابەتی تەکنەلۆژی لە کوردستاندا کەمێک نوێیە بۆیە بەشێک لەو ئالنگاریانی کە ڕوبەڕوومان ئەبێتەوە ئەوەیە ئەبێ لە سەرەتای کۆرسەکانماندا ئەو خێزانانی کە کۆرس بۆ فێرخوازەکانی خۆیان وەرەگرن شێوازەکەیان پێ بڵێن ڕایان بێنین لەگەڵ یان نابین کە بێگومان ئەمە هەنێک جار لاوانێت لە کڵاسی ڕوبەڕوە ئەو شتە پێویست نەبێ بەڵام لە کۆتاییدا کاکە دیاری بابەتی ئۆنلاین لە ئێستادا لە پلەی یەکەمدا دێت و ئەحساییەکم ئەمڕۆ خوێندۆ سەبارەت بە هەژمونی فێربوونی ئەلکترۆنی لە دنیادا و ئەو داهاتی پێیای ئەکا بە کۆی گشتی ساڵانە زیاد لە 216 ملیارد دلار لە بابەتی ئیلرنینگ واتە فێربوونی ئەلکترۆنی سەرفەکرێ کە ئەمە بێگومان لە ئێستادا فێربوون لە ڕێگەی ژیری دەستکردیش لە خۆ ئەگرێت بۆیە بەڕاستی هەموو کەس لە ئێستادا بەرەو بابەتی ئۆنلاینە ڕوە ئێمە شویستمان وەکو پەیمانگایەکی کوردی کە سوپاس بخوا بە کواڵەتیەکی باش دابەزیوین بەشێک بین لەو بەرەو پێشچوونانی جیهان
ئینشاءڵڵا بەرە پێشوونی زیاترتان لەبینین. دەمە بزانم بەشداربووەکانی ئێوە تەنها لە ناوخۆی کوردستانن یاخود لە وڵاتانی دەریشەوە بەشداربووتان هەیە و بەهۆی ئەوی ئۆنلاین دەکرێت کە لە هەر کوێکی جیهان پەیوەندی بکرێت. مەبەستمە بزانم ئێوە تەنها لە نێو کوردستانن یاخود لە دەرەوەش چرا مامۆساکانتان بن یاخود فێرخوازەکانتان بن؟ دروستە ئێمە وەکو فێرخوازەکانمان لە ئێستادا توانیمانە بەشێکی زۆر لە بازاڕی ئۆنلاینی کوردستان جێ خۆمانی تێدا بکەینەوە، واتە فێرخوازەکانمان لە هەموو ناوچە جیاوازەکانی سنووری کوردستان و تەنانەت دەروی سنووری کوردستانیش کە فێرخوازی لۆکەڵن واتە هەر کوردن کۆرسی خۆیان وەرەگرن و فێرخوازی کوردیشمان هەیە لە دەرەوەی وڵات کە کواڵەتی تووتەڵەجی بینیوە ئێوانەکانی خۆی ئەخوێنێ و ئامانجیشمانە بە ڕێککەوتن لەگەڵ چەند شوێنێکی نێودەوڵەتی چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتی کە جۆرێک لە وێبسایت دروست بکەین تاوەکو وەکو یەکەمین پەیمانگای زمانەوانی لە کوردستان و عێراق مامۆستا لێهاتوەکانی کە لەبەر دەستمانان بیان بەستینەوە بە فێرخوازانی دەرەوەی هەرێمی کوردستان و بە فێرخوازانی جیهان. بۆیە ئەم شێوازە پەیڕەوەکەین ئینشاءڵڵا لە ئێستادا فێرخوازی ناو کوردستانمان هەیە، بەڵام لە داهاتوویەکی نزیکیشدا مامۆستاکانی خۆمان کە خۆیان نەبیننەوە لە مامۆستای ناو هەرێمی کوردستان و بەشێک لە وڵاتانی چواردەورمان تێکەڵ بە کللتور و بابەتی فێرخوازانی دەرەوەی وڵات بن و ئەوانیش کللتوری خۆیان بێنە ناو بابەتەکانی ئێمە ئینشاءڵڵا. هیوایەتان بۆ دەخوازین. کۆتایی پرۆگرامەکە دەمەوێت کات بۆ بەڕێستان بهێڵمەوە. ئەگەر شتێک ما بێ مەبەستان بۆ بێ باسیکەن لەم پرۆگرامە و من پرسیارم نەکرد بێت کات دەدەمە بەڕێستان. زۆر سپاس بۆ جەنابتان و زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. وەکو بابەتی تووتڵج بەڕاستی من هەوڵمدا ئەوەی بتوانم پێشکەشی بە بینەرە بەڕێزەکانی بکەم، تەنها خاڵێک کە لەوانەیە لای بەشێک لە فێرخوازان پرسیار بێ ئەوەیە ئێمە چۆن بەردەوام بین لە فێربوونی بەتایبەت زمانی ئینگلیزی و چۆن وا بکەین زیاتر لە زمانەکەدا بڕۆینە پێشەوە ئەوەی کە زۆر زۆر گرنگە دیسپلن و پابندبوونە بتانی تۆ کاتێک بۆ خۆت دابنەی ڕۆژانە فێری زمانەکەبی ئەتوانی کاتژمێرونی وەک بۆ دوو کاتژمێر کاتی بۆ تەرخام بکەیت ئەوە خاڵی یەکەم. دووەم ئەوەیە کە زۆر بەر زمانەکە بکەویتەوە ئیتر ئایا بە ڕێگەی گوێگرتن لە بابەتی جیاواز بێ خوێندنەوە بێ یاخۆت گفتوگۆکردن بێ و خاڵێکی تریش ئەوەیە کە تۆ بتانی ئەم زمانە بکەی بە بەشێک لە ژیانی خۆت واتە ئیتر ئەگەر تۆ بتوێ فێری زمانی ئینگلیزیبی بنمونە هەوڵ بە ئەو بابەتانی لە چواردەوری خۆت جێبەجێیەکەی بە زمانی ئینگلیزی بێ و ئەو شوێنەشی کە ئەتەوێ وانەی لێ بخوێنی بە دوواداچوونی بۆ بکە هەوڵ بدە شوێنێک بێ کە ناوێکی دیار بێ و کواڵەتیەکی باشی هەبێ بۆوانە خوێندن. من هیچی ترم نەماوە هیوای سەرکەوتن بۆ جەنابتان. دەستخۆش ئێوە سەرکەوتوو بن شانازین سپاس بۆ ئێوە بینەروبی سەر خۆشەویستەکانم هیوادارم بیرۆکەی باشتان لێ وەرگرت بێت و بۆ هیواییکە هەمووان بتوانن پلانێکی باش بۆ ژیانی خۆیان دابنێن تایبەت لە بواری زانست و فێربوونی زمانەکان. زۆر خۆشحاڵ بووم لەو پرۆگرامە لەگەڵتان بووم لەگەڵ مامۆسای بەڕێز مامۆستا میر کە بەڕێوەبەر و دامەزرێنەری پەیمانگای تووتڵج پەیمانگا ئۆنلاینەکەی فێربوونی زمان. سپاس بۆ ئێوە.